من ئەگەر ئەوە هیچ ئەهمیەتی نییە چەند ساڵی تەوەلود کەنجەیە ئەمما لە 1300 شەمسی هاتوومە دنیاوە بابکم مەلا بووە وردە وردە پیان خوێندوم هەر لە مەدرسەی فەقێیان و مەلا و شتی وا پیان خوێندوم تا مدەتایەکی نەژبوومە مەلای گەورە ئەوە کۆڵی ئیجازە و میجازە وەربگرم بەڵام تا ئەندازەیەک لە عەرەبی و فارسی توانیومە کار بکەم تا مەسئلەی کۆمەڵی ژێکاف ئەو وەختی هاتبووە ئازادی مەهاباتیان پێدەگوت کە قەزیەی قازی محەممەد لەوێدا من ئەو وەختە شرکەتم کردووە بۆ ئەوەلجار توانیومە شیعر بڵێم دەستم کردووە بە شیعر کوتن شعری منیشان پێ ناخۆش نەبوو وەکو دەگەڵ مامهێ منی هەردووکمان پێکەوە بە ناوی شاعری میلی ناویان دەبردین لە پاشان دوای نەمانی کۆمەڵی ژێکاف و مەسئلەی قازی محەممەد ئەمیش متەواری بووم چوون بۆ عێراق چونکە لێرە تەبیعی ئەوە ممکن ئەدام بکەن یا هەرچی بوو زێتم بدەن ئەمن گەیشتمە لە حەبسی شەوەڕام کرد لە حەبسی سەقزەوە گەیشتمە عێراق لە عێراقش مدەتایەکی من خەری بووم کاروبارم دەکرد فەقیریم دەکردی خۆم و ئەوانە ئاخری نەخۆش کەوت نەخۆشی سیلم گرت چوومە لوبنان یعنی کەسانێکی دۆست و برادەر هەبوو نابیان بۆ لوبنان لە لوبنان من 2 ساڵ مامەوە لەوەدا کتێبخانەیەکی زۆر گەورەی لێبوو ئەو جێگایی ئەو بیمارستانە دەستم کرد بە مطالعەکردنیە توانیم لە عەرەبیدا زۆر پێشکەوت زۆر باش پێشکەوتم کە هاتمەوە دوایە بۆ بەغدایە قەدەرێکم کاروبار کرد ئەمە توانیم ئەو ساتی عەرەبی و ئەواندا و علەمای عەرەبی ئەواندا جێگای خۆم بکەمەوە ناسرام ئەمن توانیومە ئەو بەینە لە ئاخریدا لە ساڵانی هەفتاوانە بە ئەندامی مەجمەع علمی هەڵبژێرام لەوێ وەکو ئاکادێمی علوم لەوێدا کارم کرد جادە و بەینانەدا توانیومە زۆر شت بکەم یەکێک لەوانە دیوانی شاری خۆم کتبوم و ئەوی لە عێراقم کتبوو هەموو کۆ کردەوە و چاپ کرابوو کە ئەوە بە ناوی هەژار بۆ کوردستان هەیە لە مەجمەع علمیدا شەرەفنامەیان بۆ چاپ کردم شەرەفنامەی شەرەفخانی بتلیسی کە تەرجەمە کردو بە کوردی و پێشدا بە فارسیەکی زۆر گرانی پێشوو بوو و حەواشی زۆریشی لێم زیاد کردو لە عەرەبی لە کتێبانی عەرەبیم تەرجەمە کردووە تا بۆ تەو کتێبە گەورەیە کە ئێستا هەیە کۆڵی کەم تاریخێکی کورد کتێبێکی دیکەشم لەسەر عەشیرەتی گاوانی کورد لە عەرەبیەوە کردە کوردی و ئەویش چاپکرا لەسەر ساوی مەجمەع علمی عەشیرەتی لە بیرچووی گاوان ئەویش ڕەنگە نوسخەی کەم هەبێ ئەمە لە عێراق زۆر هەبوو ئەمجار مەموزینی خانیمە من لە سووریا تەرجەمە کرد جارێکی لە دەست پۆلیسی عێراقیش ڕام کرد چوومە سووریا 2 ساڵ و نیو نزیک 3 ساڵ لەوێ بوو لەو بەینەشدا مەموزینی خانیم تەرجەمە کرد بە لەهجەی سۆرانی ئەویش لە بەغدا دیسان بۆم چاپکرا و بڵاو کرایەوە ڕەنگە چەند شتێکی دیکە دیوە خەیامم تەرجەمە کرد ئەویش لەوێ بە هەر بە شیعر تەرجەمە کردووە لەسەر وەزنەکەی خۆی ئەویش لە عێراق چاپم کردووە یعنی هەرچەند لێ نووسراوە لە لوبنان چاپکراوە بەڵام لە شۆرش چاپکراوە لە چاپخانەی شۆرش لە کێوی ئەوانم هەن زۆرتر ئەلان لە بیرم نییە لەوێت چەندی تێ بۆ چاپکرا تا وەختێکی کە من هاتینەوە بەو دیوەدا مەسئلەی مەلا مستەفای لە ساڵی 1961ەوە کە مەلا مستەفا قیامی کرد بە زیدی بەعسیان ئەمن دووبارە چووم ئیلتحاقم بەو کرد مدیریەتی ڕۆژنامە و رادیۆی ئەوێم بەدەستەوە بوو ئیدارەم دەکرد دەو بەینانەدا کاری ئەوە نەیدەهێشتی کەوا بنووسم لەبەرەوە کاری رادیۆەوەی زۆر زەحمەتی هەیە ئەس دەکەم هاتمەوە کە هاتینەوە بەو دیوەشدا من لێرە توانیم هەرچەند من زۆر مەحکوم بووم لە تەرەف دەوڵەتی شاهنشاهیەوە مەحکوم بە ئیعدام و ئەوانە و زۆر بە ئیستیلاحی کابرای ساواچیفتی پەروەندە دەجوزە بەڵام دیسان بەشی ئەوەندە کوتیانەوە پەروەندەی بۆ بە ئیجرا مەخەن لەوە نەجاتیم بوو کە بۆ خۆم جا کار پەیداکەم کەوتمە ئەوە کە کار پەیدا بکەم شتێکم نووسی بوو لە کاغەزێک کە بابە
ئەمن عەرەبی دەزانم بە لەهجاتی مختلفی شێوە و کۆن و تازەی عەرەبی دەزانم، فارسی کلاسیک دەزانم، کوردیش زۆر چاک دەزانم، کارێکت هەیە یان نییە نێوی کەسمێکدا نەنووسیوە کە هەر جێکێکم دەمدا دەستی کابرێ تەبیعی لە زۆر جێ هەر بە زمانێکی خۆش بەرەیان دەدام نەبوو لێگە لە دانیشگا کوتیان ئەگەر تۆ بتوانی قانونی ئیبن سینا تەرجەمەی بکەی ئێمە کارمان هەیە بدەین. ئەمنیش کوتم باشە دەبێنن بە خەیاڵی خۆم تو عەرەبیەکتان باس بکەن عەرەبی بە هاسانە قانونیان دامێ کە بردمەوە ماڵ و تەمەشام کرد گەڕامەوە وتم بابە من ئەوە ناتوانم ئەم کارە بکەم شتێکی جار زۆر مغلق و ناڕەحەت و پەرێشانی و تێی نەدەگەیشتم ئینسافەن دکتۆر فەڕەوەشی کوتی تکایە گەر تۆ نەیکەی کەسی دینیەویکە ماندوو مەبە ئەگەر هەفتەی یەک سەفحەشمان بۆ بێنی مەمنونی بەڵام وردە وردە من فێری زبانەکەی بوو تا توانیم جلدی ئەوەڵی قانون ئیبن سینا دەرخە یعنی دامنێ بەوان ئەوان نادیان بۆ چاپکردن ساڵی 1357 چاپی ئەوەڵ دەرچوو لەوێدا دەربارەی ئەوە پرسیوتە کە قانون گەیشتوتە چه مەرحەلەیەکی ئەز دەکەم قانونی شمارە یەک جزئی ئەوەڵی قانون بۆ خۆی 5 کتێبە ئەسلی خۆی قانونی عەرەبی 5 کتێبە کتێبی سێیەمی زۆر گەورەیە ئەو بە 2 جڵد دەبێتە 6 جڵد تا ئێستا 3 جزئی چاپ کراوە یەکی ئەوەڵی لە دانیشگا چاپ کرا دووەمی لە شتروش و ئەوەڵی ئێستا 3 جار چاپ کراوە دووەمی 2 جار چاپ کراوە ئێستا دەیانەوێت هەریکی تەجدیدی چاپیان بکەنەوە سێمیش تازە دەچێت زۆر درەنگی کێشا یعنی ساڵە کوشتێکی وە ئەگەر ئەوە زۆر ئەوەی نەکەن ئەمن بخۆم حاضری دەکەم بە 6 جزء دەدەچێت بە فارسیم تەرجەمە کردو ئەمە تا ئێستا تەرجەمە نەکراوە 1000 و ئەوەندە ساڵ ئەبوو عەلی سینا ڕادەبرێ هەتا ئێستا تەرجەمە نەکراوە دعینی وەختدا کە کارێکیان قوتیان دەدەینێ کارەکەم ئەوە بوو فەرهەنگی کوردیش دروست بکەم فەرهەنگێکم نووسی فارسی بە کوردی پاشان قوتیان فەرهەنگی کوردی بە فارسی بنووسە فەرهەنگێکم نووسیوە کە ممکنە 6,000 کەلیمە ڕەنگە پتر تێدا بێت زۆر فەتور و زلامە جا ئێستا خەیاڵیان هەیە چاپی بکەن ئومێدەوارم ئەگەر چاپ بکرێ ئەویش بۆ خۆی کارێکی کردووە ئەز دەکەم مەلای جزیریشم شەرف کرد ئەویش لە سروش بۆیان چاپ کردم 4 کتێبم لە عەلی شەریعەتی تەرجەمە کرد بە کوردی کە ئێستا تەداولدایە و خەڵک پێیان وایە باشم تەرجەمە کردووە خۆیاسا ئەگەر حسابی بکەم پێم وایە 22 شتم بۆ چاپ کراوە تا ئێستا هەرچەند هێشتا ماویشە نەچاپ نەکراوە تاریخی ئەردەڵانم هەیە کردومەتە کوردی ئەویش هەر فارسی بووە چون با کوردەکە کە تاریخی خۆیەتی و خۆی بیزانێ قەلم بە زمانی خۆی تێبگا تاریخی خۆی بە زمانی خۆی بخوێنێتەوە چاپ نەکراوە 2 کتێبی تریش یەکێک لەوانە ڕەوابیتی فەرهەنگی ئیران و میسر لە زۆر لە قەدیمەوە ئەوە کتێبێکی بە عەقیدەی من زۆر چاک بوو ئەوم تەرجەمە کرد یەکی دیش هەبوو تاریخی سلەیمانی و ئەنحایها مەلا جەمیل ڕۆژ بەیانی کردووێ بە عەرەبی من لە عەرەبیەکەوە کردوومەتەوە بە فارسی ئەویش ئێستا چاپ نەبووە هەتا ئەمان نوسخەیەکم پەیدا کردووە ئەوانە ماون پێش بغەیری ئەوانە 22 مجەلەدێکم پێم وایە بۆ چاپ بووە تا ئێستا جا ئەوەی کە عەرز دەکەم ئەوە ژیانێکی کەیکجار زۆر پڕ هەوراز و نشێ و ناڕەحەتی و فەقیری و دەربەدەری و ترس ڕام واردووە تا ئێستا کە هێناومە ئەوە هەژار لە زمانی هەژارە و ئەوەندەیە مەژێر وەرە بۆم تێکایە ئەوانی وەشەوە مەژێر وەرە بۆم تێکایە ئەوانی وەشەوە بەس بیرێ لەمەز گەوت و کەنیشتان بکەوایە دڵتانجی زەهەندەمێم بە ئاواتی بەهاشت دڵتانجی زەهەندەمێم بە ئاواتی بەهاشت دایناوە خۆهات
شوێن دەریێبایە ئەز لێکی دەوایە زستانە هەتا ڕوو دەکەم مەیخانە زستانە هەتا ڕوو دەکەم مەیخانە هەر لاسی گوڵە و لە دەورەی ئایاندا گردانەیە وا دیارن یاری جوان و خۆشە جیهان وا دیارن یاری جوان و خۆشە جیهان تۆڵەی دەمی پێکەنینە سووتانەیە ئای خوای لە کارت سەیزانە جێزایە ئای خوای لە کارت سەیزانە جێزایە شیرنایی دەنێیە ناودەم دەڵێ مەیکێژایە خۆت جوانی دروست دەکەی دەڵێ مەیبینە خۆت جوانی دروست دەکەی دەڵێ مەیبینە پیاڵێکی پڕاوە لاریکەوە مەی ڕێژایە مەیژێر بەسەرت فەردی سراتیش کەڵەکایە سەیرانی بەش سەیری دووسایە بەڵەکایە زۆرم لە خودای سوکەنیش